بەرنامەی بنەوشە یەکێک لەو بەرنامانەی کە نزیکی 12 ساڵە خزمەت بە ژنانی کوورد دەکات لە هەر شوێنێکی کوردستان بن و هەمیشە هەڵدیاوە کە توانە و بەهرەکانیان دەربخات. دیارە لە ئێستاە لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە فستیڤاڵی بنەوشە ڕێگەخرێت کە دووبارە دەرفەتێکە بێت بۆ کۆکردنەوەی ژنان و کچانی کورد لە شوێنێک بن. دیارە فستیڤالەکە لە شاری سلێمانی ئەکرێت و بە خۆشحاڵیەوە هەر ژنێک هەر خاوەن کارێک هەر خاوەن پیشەیەک حەز بکات ئەتوانێت لە نێو فستیڤالەکەیە بەشدار بێ. گفتوگۆی چڕۆپڕ و تاواکەم لەسەر فستیڤالەکە و زانیاری زیاترتانەینێ. ئەمێوارەیە هاوکارم سروە وەکو میوان لە لای منە و گفتوگۆ لەسەر فستیڤاڵی بنەوشاکەین. سروەگیان سلااو لێبێ زۆر بەخێر بێ. سلااو دەرونگیان، سلااو لە ئێوە و لە بینەرە ئازیزەکانی مەگەزینیش. خۆشحاڵم کە ئەمڕۆ بۆ کاتێک بۆ منتان بەخشی وەکو ئەوەی کە بەرنامەکانی کورسات بۆتە مینبەرێک بۆی کە ئێمە قسە و ئەو زانیاریانە کە لەسەر فستیڤالەکەی بیاین بە ئەو ئازیزانەی کە ئەیانەیە بەشدار بن و کە خۆشیان بەشێکن لە فستیڤالەکە. دەستخۆش. بیرۆکەی فستیڤالەکە تەنها بۆ ئەوەیە کە لێ خۆ بڵم لەوە دروست بوو کە ژنان و کچانی کوردیش بەتوانان بەهرەیان هەیە، توانیان هەیە، جارێک فرێتوان لە نێو چالاکێک و فستیڤاڵی گەورەیە کۆ ببنەوە یاخود ئامانجی تریشی لە پشتەوە بووسەرەوە. دەرونگیان ئێمە کە باس لە فستیڤالەکەین ڕاستە دوایی 12 ساڵ بیرمان لەوە کردەوە کە دیسانەوە ئەو ژنانەی کە بەڕاستی لێ هاتوون لە مینبەرێکەوە کۆی بکەینەوە کە بە ناوی فستیڤالەوەیە. ڕاستیەکەی ئێمە پێش لۆی کە بچمە لای فستیڤالەکە ئەمێ باس لە تیمی بەرنامەی خۆمان بکەم کە بە تیموەرکی ئێمە کار ئەەکەین. تیمێکی زۆر بچووکین بەڵام خویا و ئاواتێکی بە تیم ئیشەکان سروە بەڵام ڕاستە ئێوەش تیمێکی بچووکن بەڵام ئەچنە دەرەوە. ئێمە جیازەکەی ئێمە چییە دەرونگیان؟ ڕاستە هەمومان ئەزانین کە زۆربەی بە تیم خەریکە کار ئەکات بەڵام ئێمە خۆتە زانی لە سیزنی تازەی بنەوشەیە ستۆدیۆمان نەبوو، یعنی ستۆدیۆمان نییە وەکو ئێوە مەسەلەن دابنیشین و پێشوازی لە میوانەکانەکەین. ئێمە پێشتر وا بوو بەڵام دواتر بیرمان لەوە کردەوە تەنها ئەو کەسانەی کە یێنە سەر شاشە کافی نییە لەوەی کە ئێمە نمونەی جوانی ژنی کورد پیشان بین. لەبەرەوەی کە هەندێک کەس هەیە لە ناوچە دوورەکانە، هەندێک کەسەیەکە بەڕاستی تەنها ئێمە کە باس لە ژنی کوردستانەکەین تەنها سلێمانی نییە یان لە ناوچەی سلێمانی ئێمە ژن بچووک ناکەینەوە. هەوڵمانیام بیرۆکەیەکی باشمان بۆ هات کە مەیدانی کار بکەین. ئەویشەوە بووکە بڕۆینە ناوچەکان و بڕۆینە لای ژنێکە خەریکە نانەکە، ژنێکە خەریکە زەراعەتەکە، ژنێکە خەریکە لە ناوچێکی دوور لاوانەیە هەر شەبەکەیشی نەبێت خەریکی مەڕ و ماڵات و ئەو شتانەیە. بەڕاستیمە بەشێکی ئەوەیە کە زۆربەی کارگە بچووکەکان ئێمە لە ناوچەکان بەسەر ئەەکەینەوە. ئەوەش بۆیە ئەڵێم تیمەکەی ئێمە جیاوازە. هەر لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هاوکارم باخچە، ڕاستە من ئامادەکارم بەڵام ئەو هاوڕێ و خوشک و ئەزیزی منە و کاک ڕێبەندیش کە مخرجی بەرنامەکەمان کاکارانیش مستەوەرمانە ئێمە بەڕاستیمە زۆر جار بەیانی زوو دەرەچین شەو درەنگ جاری وایە یەینەوە بەڵام نیەتمان زۆر باشە بۆ ئەوەی کە بتوانین کار لە سەر بوارەکانی ژنان بکەین کە تەنها ژنی کورد ڕاستە لە پۆستە سیاسیەکانان نین. ئێمە ئەتوانین کە لە ڕێگەی بەرنامەکەمانەوە باس لەوە بکەین کە ژن لە هەموو بوارەکانە بە درێژایی مێژوو بە ئێستێشەوە بەردەوامە. باس لە تونوتیژی ئەو شتانە ئەەکەین هەموو وڵاتێک ڕێژەی تونوتیژیان هەیە، ڕێژەی بەرکەوتنیان هەیە، چونکە هەموو کاتێک قسێکی زۆر جوانەیەڵێ ئازادی ژن ئازادی کۆمەڵگەیە. ئەوەش خۆی زۆر پڕمانایە کە ئێمە باس ئازادی ژن ئەەکەین، ئازادی ژنی شتوانی بگەڕێتەوە بۆ باشە سەربەخۆی ئابووری ژن. ڕاستە سروە کێن ئەو ژنانی کە بڵین ڕۆژی چوارشەممە لە نێو فستیڤالەکە ئاماجابن. ڕاستە ئەم فستیڤالە بۆ هەموو ژنانی کووردە و بانگەشەکە بەو شێوەیە یاخود بانگوازەکە بەو شێوەیە کە هەر ژنێک ئەم بڵین ڕێکلامە ئەبینێت ئەتوانێت بەشدار بێت. بەڵام کێ گرنگە بەشدار بێت ئەو ڕۆژە؟ سەریکە من ئەمێ سەرەتا بۆ دەست پێ بکەم بۆی کە لە بەرنامەکە باسکەم لە فستیڤالەکە باسکەم دواترە چینە وردەکاریەوە. ئێمە لە 11 بەیانیەوە بە شێوەیەکی لایڤ دەست پێکەین لە سوشال میدیا و لە شاشەجوانەکەی کەناڵی کورساتەوە
ئێمە ڕۆژی 8 مارسە ڕۆژی جیهانی ژنانە بەڵام ئەم ژنانە کە ئێمە کۆ ئەەکەینەوە ڕاستیەکەی بێبشمان نەکردوون لە هیچ پلە و پۆست و کایەکی کۆمەڵایەتی یان لە زۆر باشە بابەتانەی کە خۆیان خەریکن کار و چالاکیەکان بازاڕی ئەو لەو فستیڤالە بەشێکمان هەیە بۆ بازارەکەی چۆنە لە باخچەی هایکرێسە بار لێرە شۆ بڵێم هۆتێل هایکرێس لەوێ کردومانە لەبەرەوەی کە شوێنێکی گونجاو بوو بۆ ئێمە بەشێکی بازاڕە ئێمە چەند ساڵە کار لەگەڵ دەستڕەنگینەکانەکەین کار بۆ سربەخۆیی ئابووری ژنانەکەین ئەگەر بە دروستکردنی متموروەیەک بێت ئەگەر بە خواردن دروستکردنێک بێت ئەگەر بە دروستکردنی براندێ بێ هەموو کاتێ ئێمە پرۆژە بچووکەکانی ئەوانمان پیشانداوە براندینگێکمان بۆ کردووە زیاتر خەڵک ناسیوێتی زۆرجار لە بەرنمەکەی ئێمەوە خەڵک بینیویەتی کە بەشی دەستڕەنگینیمان هەبوو هاتووە توێتی هەر لە بەرنمەکەی ئێوە من فێری دەستڕەنگینی بووم زۆر هاانتانیان بۆ ئەوەی کە دەستم لە گیرفانی خۆما بێت بۆی کە سەرچاوەیەکی داهاتم هەبێ بۆ بژێوی ژیانم ئێمە هاتین ئەوانەمان کۆ کردەوە براندە باشەکان ناڵێم هەموو ئەوانەی کە ڕاستەکە هێنامانن بە بانگێشەی خۆمان بووە زۆر داوای لێبوردن لەو ئەزیزاناکەین کە لەم چەند ڕۆژەیە کە لە کورساتەوە ڕکلامەکەی ئەڕوات زۆر داوامان لێکەن تەکلیفمان لێکەن بەڵام بەڕاستی من لە 50 مێز زیاتر ئێمە نەمانتوانی دابینی بکەین خواردنی تایە جلوبەرگی کوردی تایە لەو بەشە یعنی کە ئەو کەسانی کە هاتن بۆ ئەوێ بێتاقەت نابن ئەگە فریانەکەوت بێبزن کڵاوێک بکڕن بۆ نەورۆزیان جلی کوردی بکڕن یان بێن لەوێ قاوەیەک بخۆنەوە یان شتێک هەموو جۆرە خواردنی کوردەواری هەموو شتێکی لەیە بەشەکەی تریکە دەست پێکردنەکەی بێگومان ئێمە تابلۆکی هەڵپەڕکەی جوانمانەیە لەبەرەوەی کە هەموو کاتێک لە فستیڤالە جیهانیەکان ئەوان کوردیان بە جۆرێکی تێپشانەوە بەڵام بۆ ئەوە جوانترێکە کە لە فستیڤاڵی ئێمە دەستپێکەکەمان بۆ بێت دواتر دیبێتی کەسە سیاسیەکانمانەیە کەسایەتیەکان کە لە ناوەندی بڕیاران ئەوە بەشێکێتی کە دیبێتێکی چڕۆپڕکە ئەو ژنانەی کە بەڕاستی جێگەی شانازین کە بە دەنگی خۆیان بە هەوڵ و ماندووبوونی خۆیان توانیانە بچنە ئاستە سیاسەکان و ئاستی بڕیاردان ئەوە زۆر گرنگە بە خۆشحاڵی و ئێمە ئەتوانین بڵێن کە زۆربەی سەرۆکی گەشت و گوزار سەرۆکی شارەوانی سەرۆکی پەرلەمان ئەوانەمان هەیە کە ئێمە دواتر کەسەکانی تریش ڕاستەکەی دیاریمان کردووە بەڵام ئەیبینن لەو ڕۆژەیە بەشەکانی ترێمە بەشی فاشۆنی جلوبەرگی کوردی ڕەسەنی کوردایەتیمانەیە هەموو کاتێک کە ئەڵێن بەرنامەی بنەوشە بە جلوبەرگی کورتیەوە ئێمە دەرکەوتە خۆتە زانێ ڕەسەنایەتی و کوردایەتی و ئەو کولتورە جوانە کە هەمانە ئێمە بووینە پردێک لە نێوان جیلی تازە گەنجە کە ئێمە بتوانین جلی کوردی زیندوو بکەینەوە کە ئەمە تەنها قسەی خۆم نییە ئەتوانم بڵێم قسەی زۆربەی ئەو کەسە ئازیزانەی کە دەستخۆشیمان لێ ئەەکەن بۆی کە مجارێکی تر جلی کوردی ڕەسەنمان بردەوە ناو کچانی کاتە فستیڤالەکە چرۆپڕا لە کاتژمێر 11ەوە هەر کەسێک کە حەز ئەکات ئەتوانێت لە هۆتێلای کرێست جارە بەشدار بێت بەژاربوونەکە بێ بەرامبەرە و هەر کەسێک حەز ئەکات کە بتوانێت لە کاتژمێر 11ەوە تاوکو کاتژمێر 6 ئێوارە سرۆ باخچە خۆیان لەوێ بن و بگومان فستیڤالێکی چرۆپڕیشە بێ باشە سروە نمایشکردن یاخود بڵێم تەواوی ئەو بابەتانەی کە لەوێن بگومان هەمویان لەلایەن ژنانیشەوە بەڕێوە برێن ئەمە تا چەند گرنگێکی ترە بۆ فستیڤالەکە تا چەند جارێکی تر دەستگیرۆیە تا چەند جارێکی تر پیشاندانەوەی توانای ژنانە بەهرەی ژنانە وەکو خۆت ئاماژەت پێکرد لە تەواوی چین و تۆژەکانی بۆ بڵێن کۆمەلگا لە نێو فستیڤالەکە ئامادەن ئەمە تا چەند توانە و بە بڵێم دەستگیرۆیە کە بۆ ئەوانەی کە ئیش ئەکەن و گوێگرتنێکی باشیشە فێربوونێک کە لەوانەی کەێستا لە پۆستێکی باشان و بۆ جیلی دوای خۆیان کە لە نێو دیبێتیا بەشدارە بن پێم خۆشە لەبەرەوەی کە یەکەم کە ئێمە باس لە کۆکردنەوە و ئەو چینە جیاوازاناکەین ڕاستیەکەی من خۆم 12 ساڵە ڕاستە ئامادەکاری بەرنامەی بنەوشەم بەڵام بەبێ هاوکاری و بەبێ تیم ئەم کارە ناکرێت ڕاستەکەی ئێمە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە زۆر سپاس بەڕاستی بۆ کورساتی خۆشەویست کە ئەم دەرفەتە ینی ئەو سیقەیان بە ئێمە هەبوو کەوتیان ئۆکەی فستیڤالەکەن ئەوە مەدان فەرمون بیکەن یعنی زۆر سپاسیانەکەم کە زۆر بۆ ئێمە خۆش بوو کە بە هەموویانەوە هاوکاریان کردین بەڵام
کۆکردنەوەی ژن بەڕاستیما تۆ دەست فراوان نییە وای نییە بڵێن هەموو کەسێک کە توانی موزیسیەنەکان هەمووی ئەوە بن ئێمە هەوڵمانیاوە زۆرترین خانم بەکار بهێنی تەنانەت بۆ گروپی موزیکیش کە بەشدار بن لەگەڵتانە دوو گۆرانی بێژیتیایە کەسێکان کە ئێمە باس لە دیبیتەکانەکەین ڕاستەکەی ئێمە ڕووی جوانی ژنی کورد پیشانەیەن کە زۆرجا باس لە فەنلاند دەکرێت زۆر باس لە بەریتانیا لە کەنەدا لەوانە کە ژن وا ئەکا ژن وای کردۆمانە بەڵام ئێمە نمونونەکانی ڕاستەکەی ئەبینی بەڵام هەستەکەم کەمکاری زۆربەی ڕاگەاندنەکانیش لەوایە کە زۆر جار خۆمان بە کەمتر سێری ژن ئەکەین بۆ پیشاندانیان بەڵام ئێمە هاتوین ئەو شتمان لایاوە یعنی هەوڵمانیا و کارێکی زیاتر بکەین دیبیتە سیاسیەکان کە باست کرد دیبیتە سیاسەکان ئێمە بێگومان لەسەر پلەپۆست و شتی خۆیان ڕاستەکەی ئێمە زۆر پرسیاریەوەیان لێ ناکەین باس لەو بربەستانە ئەکەین باس لەو سەرکەوتنانە ئەەکەین باس لەو ناخۆشیانەکەین کە ڕاستە ناخۆشی بوو بەڵام دواتر گەشتون بە ئامانجی خۆیان ئێمە کەسانێکی فەرمی ئەهێنین بە جلوبەرگی خۆیانەوە مەسان بەڕێز ڕائێدی تایە بەڕێز مقدەمی تایە پەرستاری نمونەی تایە بە جلوبەرگی فەرمی خۆیانەوە لە ناو دامدەستگا حکوومەتیەکانەوە حکومیەکانەوە ئێمە ئەیان هێنینە ئەوێ باس لەوانەکەن ئێمە میدیا و ڕاگەیاندنمان هەیە بە دیبێتی ڕێکخراوەیمان هەیە کە ڕێکخراوی هەوڵمانیاوە منداڵ پارێز وین فاوندیشن یان سید یان ڕێکخراوی ڕاستان کۆمەڵێک لەم ڕێکخراوە ئازیزانەکە بەڕاستی مەکاریان بۆ سەرکەوتن و دۆخ و دۆزی ژن کردووە لە ئێستایا یعنی بەڕاستی جێدەستیان دیار بووە بەڵام ئێمە مانای ئەوە نییە کە ئێمە پێنج ڕێکخراو ئەهێنی ڕێکخراوەکانی تر کاریان نەکرد بێ بۆیە ئێمە ڕاستەکەی لەم مینبەرانەوە قسە ئەەکەین خەڵک ڕاستەکەی گلەیمان لێ نەکات چونکە هەوڵمانیا ئەمە 8 سعات لایڤەکەی ڕاستەکەی زانم زۆر هیلاکەبین بەڵام هەوڵمانیاوە زۆرترین میوانی ئازیز زۆرترین دیبیت قسەکردن تەنانەت ئەوەی کە فاشیۆنی جلوبەرگە کە باسم کرد گۆرانی یعنی وامان کردووە کە هیلاکی تیانە بێت بازاڕەکەی تیا ئەبێت ئەو ئازیزانێکی کە ئەڵێن تەنها ئێمە نا ئێمە هەوڵێنە و گوڵات جوانانە کە بە جلوبەرگی کوردیەوە بێن بۆ ئەوێ هەر لە ئێستەوە پێیان ئەڵێم کە بابێن ئێمە هەوڵێن کە ئەوانیش بەسەر بکەینەوە یعنی لە لایڤان کەسەکانیان بهێنن زۆر خۆشە کە زۆر کەس پێ مەڵێڵێ لە دایرۆچکێ و ڕۆژە 8 مارسە ڕۆژی گیانی هەر ئەو جلانە یەکسەر ئێمە پاسمان گرتو یەکسەر یین بۆ ئەوێ هەر لێرەوە پێتان ئەڵێم یەخوا بەخێر بێن گەورەمان ئەکەن زۆر پێم خۆشەکە ئێمە بین و بەلایڤیش ئەوان هەم پیشانیانێن هەم قسە و گفتوگویان لەگەڵا ئەکەین بە پێمەجان کەواتە بێگومان فستیڤالێکی چرۆپڕە بێت سروە هەوڵین کە بێگومان ئێمەش ئامادە بین و دەستگیرۆی بێگومان پێکەوە هەمومان بتوانین کە فستیڤالەکە بێگومان لە مەگەزینیش لایفمانە بێ هەستێکی چۆن بوو لە مەگەزین بوویت و میوانی من بووی بەدەر لەوەی کە تۆ ڕەفیق عزیزمیت زۆر خۆشەویستی بەڵام زۆرم پێ خۆش بوو کە ڕوونکردنەوە بین بە بینەرەکانی خۆشان چونکە هەر بەرنامەیەک و ڕاستەکەی بینەری تایبەت بە خۆی هەیە ناتوانم بڵێم کە بنەوشت بینەری زیاترە یان مەگەزین زیاترە یان ڕۆژێکی نوێیان بەشەکانی تر هەر کەسێک و بینەر لەبەرەوەی کە کەسەکان جیاوازن حەزەکان خولیا و حەزەکان بۆ بینینی ئەو ئارتە کە ئێوە پیشانیان یان ئەو پێشانگایە خولیایە ئەوە حەزە بەو هیوایم کە فستیڤالێک بێت هەموو ئەو هیلاکی ئەم چەند ڕۆژەی ئێوە و دەستگای میدیای کورساتیش ببێت تەمای جوانیەکی تر بۆ شاری سلێمانی و بۆ ژنانی سلێمانی و بۆ ژنانی کوردیش لە هەر شوێنەکەنەوە بتوانن کە لە نێو فستیڤالی بنەوشەیە ئامادە بن سروەگیان زۆر خۆشحاڵ بووم کە پێکەوە گفتوگۆمان کرد لەسەر فستیڤالی بنەوشە و بۆ هیوایم کە هەمیشە کاری جوان و کاری باش بۆ ژنانی کورد بکەن ئێمەش ئاواتمان ئەوەیە باشترین پێشکەش بکەین ڕاستە یەکەم جارە فستیڤالەکەین بەرنامەمان زۆر کردووە بەڵام هیوادارم ئەو سترێسیە یان ئەو هیلاکێ کە ئێستا ڕۆژانە لەگەڵ ستافەکەمانە ئەنجامی ئەیەن ئەنجامێکی باشمان هەبێت و دەنگدانەوەی باش دووبارە بەخێر بێی سروەگیان